بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداریەوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەزیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارێ بەرنامەکەمان پرسیاری ئەواکەین: پەیامت چییە بۆ کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی کوردستان؟ دیارە لە دوو ڕۆژی داهاتوودا کە سبەینە ڕۆژی پێنجشەممەیە 18 مانگە و ڕۆژی هەینی 19 مانگ، کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو هێزێکی سیاسی، حزبێکی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان کۆنگرەی خۆی گرێتە بە ئامادەبوونی سەدان ئەندام کە نزیکە بێتەوە لە 1000 ئەندامی ئەم حیزبە بەشدار ئەبن لەو کۆنگرەیە. کۆمەڵی ئیسلامی کوردستان سیوێکی 5 ساڵی 2001 دامەزراوە. نیاز و نیەت و بوونی ئەم حیزبە لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵکاران و ئەو کەسانە بووە کە ستەمەکەن. بە نمونەی چەند ڕۆژی ڕابردوو کە زۆر بەداخ و پەژارەیەکی زۆرەوە، وەکو بینیمان چەند چالاکوانێکی پارێزگای دووهۆکی خۆشەویست ڕوبەڕووی دادگایەک بوونەتەوە بە وتەی چالاکوانان و پارێزگارەکان ببورن پارێزەرەکان گوایە ستەمیان لێکراوە و ئەو حکمەی بەسەریان دراوە حکمێکی نادادپەروەرانەیە. ئێمە لێرەوە وەکو کەناڵی ئاسمانی پەیام هاوخەمی و هاوسۆزی خۆمان دەرەبڕین بۆ خانەوادەی بەڕێزیان و داواکارین ئەو دادگایە جارێکی تر بەخۆیان بچێتەوە و ئەو بڕیارەی کە داوێتی دەرحەق بەو پیاوە بەڕێزانە کە داوای مافێکی سروشتی خۆیان کردو ئەگەر هاتبنە سەر شەقام یاخود شتێکیان نووسیبێ تەنها بۆ داواکردنی قوت و مافی خۆیان بووە، جگە ئەمە هیچ بابەتێکی سیاسی و بابەتێکی تریتیانە. کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوە دروست بووە ڕوبەڕووی گەندەڵکاران ببێتەوە. کۆمەڵی ئیسلامی هەر لەو کاتەوەی کە چەکی گرتووەتە دەست و بڕیاری داوە چەکدار بێ ڕوبەڕووی حیزبی بەعز بووەتەوە، ڕوبەڕووی ناعەدالەتی حیزبی بەعز بووەتەوە و چەندین خەباتی کردووە و چەندین ساڵ لە شاخەکانی هەرێمی کوردستان توانیوێتی ببێتە قەڵغانێک بۆ ئارامی و ئاسایش و خۆشگوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان. معلومی هەموو لایەکە سەدان شەهیدی داوە لە پێناو ئەم پەیامە جوانە کە پەیامی تەوحید و خواپەرستی و دینداری و بۆ خواسوڵحانە. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە چەندین پرۆژە توانیوێتی خزمەتکاری ئێوەی هاوڵاتی ئەزیز بێ، هەر لە کایەکانی تەندروستی و خێرخوازی و تەنانەت ڕاگەیاندنەکەشی کە لە ماوەکانی ڕابردوودا ئێوەمانان شاهدی ئەوە بوون کە بە نمونەی کەناڵی ئاسمانی پەیام و ئەم تۆڕە هەمیشە لە خزمەتی خەڵک بووە و دەنگی زوڵاڵی خەڵکی سەرجادە و شەقام بووە و هیچ کاتێک سڵی لە هیچ هێزێک نەکردوێتەوە و لە هیچ کەسێک نەترساوە، بگرە زۆر پتەوتر و زۆر قایمتر و زۆر خۆنەویستتر هاتووەتە گۆڕەپانەکە و دیفاعی لە خەڵکی مەزلوم و بەشمێنەتی ئەم هەرێمە کردووە. بۆیە داواکارین هیوای سەرکەوتنمان بۆ بخوازن و داواکانی لە ئێوەی بەڕێز دوعای خێرمان بۆ بکەن و بزانین ئێوەمانان داوای چی لەم حیزبە ئەکەن ئەگەر گۆڕانکاریەکی ئەنجامدا لە داهاتووە بتوانین پێکەوە ئەم گۆڕانکاریە درێژە پێ بدەین بۆ کایەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان، چونکە ئەوە ئێوەن دوجار ئەم حیزبە سەر ئەخەن و ئەتوانن بیکەن بە قەڵغانێک پاڵپشتێک، بیکەن بە پاڵپشتێکی معنەوی بۆ خۆتان و نەوەکانی داهاتوتان. هەڵبەتە کۆمەڵک لەو بەڕێزانەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمنتیان بۆ نووسیوین، ئەو کۆمنتانە ژەخەینە ڕوو، دواتر دێمە خزمەتی پەیوەندەکانیەوەی ئەزیز. ڕاستی حەمامی نووسیوێتی سەرکەوتنی کۆنگرەی کۆمەڵ سەرکەوتنی چینی ستەم لێکرا و ئازادی خوازە. محمود قەندیلی نووسیوێتی هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. پەروین حوسەین نووسیوێتی پیرۆزە هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم، خوای گەورە سەرکەوتوتان بکات. سەدرەدی محەممەد نووسیوێتی پەیامم ئەوەیە تا ئێستا تاکە حیزبە تەسلیمی ئەو دەسەڵاتە نەبووە، هیوادارم هەمیشە لە بەرەی خەڵک بێت. لاڤان ئەحمەدیش نووسیوێتی هیوای سەرکەوتنی زیاتر و بەرەو پێشچوونی زیاترتان بۆ دەخوازین.
هەنان قادر نووسیوێتی سەرکەوتوو بن خودای یارمەتی دەرتان بێت. وشیار محەممەد نووسیوێتی هیوای سەرکەوتن بۆ کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی دەخوازم، هیوادارم کۆنگرەیەکی پڕبەرهەم بێت. سەهەند یاسین نووسیوێتی پەیاممان ئەوەیە کە ئیدانەی جیراوانی بادینا بکە بە هیچ شێوەیەک بەشداری ئەم حکوومەتە گەندەڵە نەکات. ئاودێڕانیەیش نووسیوێتی هەردەم سەرکەوتوو بن جێگەی شانازین بۆ هەموو کورد. ئێحسان کوردی نووسیوێتی سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێت سەرکەوتوو بن ئینشاءالله. ئەزیزان و خۆشەویستان، ئەمجا چمەوە لای پەیوەندەکانی ئەوەی بەڕێز دەتوانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە بەشداریمان لەگەڵ بکەن بۆ خستنە ڕووی ڕاوسەرنجتان لەسەر گرێدانی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی چوارەم کۆنگرە لە شاری سلێمانی کە بڕیارە سبەی هەروەها دوو سبەی بەڕێوە بچێت. کاگە ئەحمەد وەرەگرم لە شاری کەرکووکەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. كاغ أحمد جان. والله من دەستخۆشیان یەکەم بۆ کۆنگرە بەس هیوادارم ئەگەر حکوومەتێک تەشکیلکرا بۆ ئەنجام حکوومەتە هەڵسەنگاندنی بۆ بکەن، ئەگەر لە مەشارەعی خەڵکان نەبوو لە خزمەتی خەڵکان نەبوو هیوادارم هەر بۆ بێستاکە بن. بەڵێ واتە فەرموو ڕۆژنامە نووسانەمان بینی یانی بێەوەی دادگا بڕیا بداوان حکومەتی خۆیان خواردبوو. یعنی دادگا هیچ هیچی نییە لە وڵاتەیە کاکە مەحموود جان. واتە دادگاکان بە دادپەروەرانە مامەڵە لەگەڵ خەڵک ناکەن، تۆش پێ دوایە کۆمەڵ نابێ بەشدار بێت لە حکوومەتێک کە بۆ نمونە ئەوە دادگاکەی بێ. مەبەستت ئەوەیە؟ بەڵێ من یەک نمونەیەکت بۆ بجێڕمەوە کاکە مەحموود ئەگەر دەسڵەت بەڵێ فەرموو فەرموو. ڕۆژە برادەرێکی خۆدا ئاسایی لەگەڵ داش من بەحەز دادگای کەرکووک کرد لە هەشتاکان. بەڵێ قەزەیەک چوو بۆ بەردەسی بە حەق و بە ناحەق و بە قانون و بەغێر قانون باید 3 ساڵ حکمی خۆی قانون تا من هەیە حکم 3 ساڵ حکمی خواردبوو کابرا تکلیتی ببوو لە بەغاوە 3 مارسی ساتە بوون بردیان بەلای سەرە کۆماری و کاتە کە بڵێن سەدام حوسێنی زاڵم بوو. بەڵێ وتوی کاکەوە خزم منە تو چۆن حکم دەدەی؟ وتوی سەیدی ئەمە خۆت ئەو کاتە باوک مامە دەبار ماوەتە باوک دار و دیوار گوێ هەیە. توی سەیدی خۆت بڕیارت داوە من لە قانون خۆت لام نەداوە وتی دەستی ناوە باشانێەوە دووبارە کەڵاوی لێ ئەو کاتە 30,000 20,000 ئەسڵی داوە پێ. یعنی ئینسانێک دەبێت حکومەت ئاوا بێ، ڕئیس جمهور دەبێت ئاوا بێ. حکومەت چەند سەدام زاڵم و کاکە ماڵ خۆت سەر ڕۆژنامەنووسی لەناو خەڵکە ینی خەڵک فەرموویە لە 20 ڕۆژە کە کچەکەی سەدام بزانێت تۆڕ کۆمەڵایەتیەکان بزانە خەڵک چی بۆکە. یعنی ئێمە وامان لێ هاتووە کە بۆ زاڵمێ بۆ کچی زاڵمێ کە تەنها خوشک و دایک و براو کەسی ئێمەی زندە بەتاڵ کرد خەڵک ئاواتی بۆ خوازێ. یعنی بۆ من ئەڵێم هەر کەسێک ئەگەر کورد نەبێ یعنی ڕقی لە کوردبوونی خۆی ببێتەوە. یعنی بەس ئەمانەوە لێمان کردووە یعنی ڕقمان لە کوردبوونی خۆمانە بێتەوە کاکە مەحموود. یعنی بۆ ئێمە سەتەها لە هەشتەکان و شۆڕشەکەین و ئەکوژێن و ئەبڕین یعنی بۆ حکومەت دەبێ. یعنی ئێمە چیمان لەو دەوڵەتانی دیکە کەمترە، بەس ئێمە خۆمان خۆخۆری لەناو خۆمانە هەرێکی باڵە بینە دەوڵەتێکە و یعنی خاک و نیشتیمانی خۆم مثل خاک و نیشتیمانی خۆم لە بیر چووە. ئەڵێم بەس موچەکەمە بێ ڕەبی ئیسرائیل ئەمدادێ ڕەبی یاهود ئەمدادێ. یعنی ئەم خەڵکە وای لێهاتووە کاکە مەحموود. یعنی بۆ لەسەر خاکێکی پڕ و بەر وەڵڵی برام نەیان بێ من بەدڵ و بەجان بەخێن بۆیانەکەم. بەڵێ بەس بۆ من مناڵی تۆ های لابی بژێ مناڵی منش های لابی نەژێ کاکە. دەستت خۆش بێ. قوربانە ڕۆژ خۆشەویستی بۆ کۆمەڵ. زۆر سپاس بۆ کاگە ئەحمەدی بەڕێز. بەڕێزان ئێستا ئەم بەرنامە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕاستەوخۆ ئەگوازرێتەوە بۆ ئێوەی ئەزیز و خۆشەویست دەتوانن بەشدار بن لەگەڵمان لە نووسینی کۆمنت و خستنە ڕووی ڕاوسەرنجتان. ئەو بەڕێزانی کۆمنتیان نووسیوە کاک شوانگەردی نووسیوەتی ئینشاءڵڵا لە کۆنگرەی داهاتوو بایەخ بە بانکخوازی بدەن. دیارە کاک ئەمیر سەلام نووسیەتی داواکارین لە خوای گەورە سەرکەوتوو سەرفراستان کە ئینشاءڵڵا ئەم کۆنگرێش ببێتە مای نوێبوونەوە و سووربوونی زیاترتان لەسەر داواکارەکانی جەماوەری کوردستان ئینشاءڵڵا هەروە بێ. کاک حەمەجان نووسیوێتی هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. کاک ئاوات هیوان نووسیوێتی هیوادارم ڕادیۆکان باش بن و ڕادیۆکانتان باشتر ئیش بکە. هەندێک ڕادیۆتان پاشەکشەی کردووە بەسەر چاو کاک ئاوات با ناوی ڕادیۆی ئەو شارە نەبین کە جەنابەت ناوت هێناوە نەوەکە دڵگرا من لێمان، بەڵام بەسەر چاو ئینشاءڵڵا پەیامەکەت گەیشتووە.
مؤمن کەرکوچی نووسێتی دەستان خۆش بێت سەرکەوتوو بن یاخوا هەمیشە لە بەرەی خەڵکدا بن. کاک محەممەد عەبدوڵڵا نووسێتی دوورکەونەوە دوور بن لە زاڵم و ستەمکاران. کاک مستەفا سڵاوەکە سڵاوی خوا لە جەنابەت. حاجی ڕێباز نووسێتی من دەڵێم کۆمەڵی ئیسلامی لە بەرەی میلەتدایە. بەڕێزێک بە ناوی MN هەورامانیش سڵاوەکە سوپاس دەکەین. سڵاوی خوا لێوەی ئەزیز و خۆشەویست بێت. چمە لای کاک هاوڕێ لە کەلارەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. شلوني مامۆستا گیان چۆنی کاک هاوڕێ گیان چاوت ماچەکەم باستەکەم بەڕێزی سپاسانەکەم بۆم دەرفەتە لە خزمەت. واللهی ئەوەی ڕاستی بێ من گلەیەکی زۆرم لە کۆمەڵی ئیسلامی هەیە بە حکمیەوەی کە دوو جاردەنگم بەم حیزبە داوە ڕێگە بە خۆمەیەم گلەی لێ بکەم بەتایبەتی قوربانم بەتایبەتی لە مامۆستا عەلی بافیر کە ئێمە چاوەڕوانێکی گەورەترمان هەیە لەم پیاوە بەڕێزە کە پێشڕەوی خەڵ بکات دژی ئەو هەموو زوڵم و ستەمەی کە لەلایەنەم دوو حزبەوە لە خەڵکی یەکرێت. بەڕاستی یەکێتی و پارتی هیچ هەناسەیەکیان بۆم خەڵکە نێشتوەتەوە کە خەڵکی هەناسێ بدا لە زوڵم لە کوشتن لە بڕین لە تەحەدای ناموس کە دوێنێ شێروان شێروانی لە دادگاکەیە وتوێتی تەحەدای ناموس هەڕەشەیان لێ کردوم. بەڕاستی کاتێەوە هاتووە کە مامۆستا عەلی بافیر کە پیاوێکی گەورەی و خەڵکی زۆر بە گەورەی خۆیەزانێ پێش ڕێی ئەو خەڵکە بکە دژی ئەم زاڵمانە دژی ئەم ستەمکارانە. بەڕاستی ئەمانەش هیچیان لە حکومەتی بەعەد کەمتر نییە. پێویستە هەوڵێکی جدی بدرێ ینی کۆمەڵ و یەگرتوو کە هەڵگری پەیامی ئیسلامن هەڵگری ئەو پەیامە گەورەن حەقە خەمێکی گەورەتر بخۆن ینی هەنگاوی جدیتر بنێن خەڵکی چاوەڕوانیانە. هیوادارم ئەم قسانەی من بگاتە مامۆستا عەلی بافیر و هەوڵێکی جدیتر بدرێ بۆ ئەم خەڵکە کە خێری لە خۆی نەدیوە خێری لە حکومەتەکەیشی نەبین. دەست و چاوت خۆش بێ کاک هاوڕێ گلەکان تەخینە سەر چاومان. تۆ برایەکی مەمنونتانم سپاسانەکەم بۆ گوێگردنتان لە خزمەتتان برا گەورەی زۆر لەگەڵ براکەم. کاگاسۆ حەیدەر نووسێتی بەڕاستی شانازی بەیەوە دەکەین هیوای سەرکەوتنتان بۆ خوازین. کاک حەمزە بارانی نووسێتی هیوادارم سەربەرزی دنیا و قیامەت بن سپاسانەکەین خوا لێتان ڕازی بێ. کاک موسا وەرەگرم لە چەمچەماڵەوە. السلام عليكم ورحمة الله. عليك السلام ورحمة الله وبركاته. كاك موسى جان دەخۆشی تەواو هەیە بۆ بەرنامە جوانە جەنابەت لە خزمەتتان. خواز داتە ئینشاڵڵا براگیان بەڕاستی بەستنی کۆنگرە کارێکی زۆر گەورەیە بە تایبەتی بە کۆمەڵی ئیسلامی هەموو ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە بچووک و تا گەورە هیچ ناڕازی و هیچ کێشەیەکیان بە لەگەڵ کۆمەڵی ئیسلامیان نیە تەنها حەزب دەتوانێتی جێی خۆی خاکاتەوە لە دڵی بەشداربووانە هەر کۆمەڵی ئیسلامیە بەبێ بەرامبەر هەموو ئەندامانی لەوێ کارەکەن. ئێمە نە بۆ پارە ئەیکەین نە بۆ ماڵێکین بەس تەنها یەکە دەفمانەوەی بڵاوکردنەوەی دینی خوایە هەمومان بانخوازی ئەم دینین. هیوادارم لەمە زیاتر و گەورەتر هەر هەمومان بتوانین زیاتر خزمەتی کۆمەڵی ئیسلامی بکەین. سوپاس بەخوای پەروەردگار توانیمانە ئەندام پەرلەمانەکانمان لە بەغا چ لە هەرێمی کوردستان چەند نمونەی گەورەیان هەیە وەکو مامۆستا ئەحمەد ڕەشید دەستخۆشی تەواو هەیە لێرەوە بۆی مامۆستا سوێران خوای گەورە بیخاتە بەر جەزای قیامەتی کە لەسەر و کارە جوانانەی لە پەرلەمان ئیزنیاندا و دەرکرا. هیوادارم ئەو کەسانی کە دەنگیان بە کۆمەڵی ئیسلامی نەداوە بەردەوام بن و دەنگمان پێکەن دەنگ بن بە کۆمەڵی ئیسلامی بۆی چەند نمونەیەکی جوانتر و گەورەتر و شارەزاتر وەک مامۆستا ئەحمەد و مامۆستا سوێران و چەندین پەرلەمانتری وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو پیاوانە بنێت لە پەرلەمان و شکۆیەکی گەورە بۆ پەرلەمان و پارێکی حەڵاڵ و جایزتر و چاکتر بێنین بۆ ئەم میلەتە و بتوانین بینە خزمەتکاری گەورە بچووکی و هەموو لایەنەکان و هەموو ڕەنگەکان ببێت. ئینشاءالله زۆر زۆر سپاس کاک موسا جان. قوربانی تۆش بم سپاسی ئەو پیاوانەشم کە پەیوەندەکەیان بۆ وەرگرتن خوای گەورە جەزاتان باتەوە کۆنگرس بە سڵامەت سەرکەوتوو بێ ئینشاءالله. ئینشاءالله جانەکەم زۆر زۆر سپاس مۆفەق بێ ئینشاءالله. کاک ئومێد ڕەسوول نووسێتی سەرفرازی دنیا و قیامەت بن دەست خۆشیش بۆ تۆی بەڕێز سپاسە دەکەم. دواتر کاک علی سەمیر نووسێتی سەرکەوتوو بن ئینشاءالله خوا لێ ڕازی بێ. کاک علی جان کاک ئومێد نووسێتی سڵاو لە تیڤی گەل خەمخۆری خەڵکی مافخوراو
کاک حکمت لێرە دیارە حکمت لیرە نووسێتی گۆڕانکاری بە قووەت دەکرێت بە هیچی تر ناکرێت. کاک عەبدوڵڵا جەباری نووسیوێتی ئینشاءڵڵا بێتە مای گۆڕانکاری فراوانبوونی کاری ئیسلامی پشتیوان بەخوا. کاک نەجمەدین باوەقوبی نووسیوێتی هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، هیوادارم هەردەم سەرکەوتوو بن تا زیاتر پابند بن بە پایەکانی دینی ئیسلام پیرۆز و سەرکەوتوتر دەبن. عەبدوڵەتیف بیراوەیی نووسیوێتی بە هیوای سەرکەوتن، پێشەوە ناسر نووسیوێتی هیوای سەرکەوتوو بن، خێردار بێت کۆنگرە ئینشاءڵڵا، پشتیوان بەخوا خێردارە بێت. کاک سەباح ئەمین نووسیوێتی ئێوە و یەکگرتوو کوردستانتان وێران کرد، سوپاست ئەەکەین کاک سەباح بۆ کۆمنتەکەت، بەڵام وەڵاهی ئێمە وێرانمان نەکرد، یەکێتی و پارتی و گۆڕان وێرانیان کرد. کاک کامەران عومەر نووسیوێتی لە ناو هەموو حیزبە کوردەکان تاکە ئومێد مابێت بۆ خەڵکی کوردستان کۆمەڵی ئیسلامیە. کاک سەباح هەمێ بیرت خەمەوە لەسەر و کۆمنتەی کاڵی کۆمەڵ و یەکگرتوو کوردستانیان وێران کرد. کۆمەڵ و یەکگرتوو بیرەنەوتیان نییە، کۆمەڵ و یەکگرتوو موچەی خەڵکیان بەدەستەوە نییە، کۆمەڵ و یەکگرتوو ناچن بۆ بەغدا بۆ مفاوەزات، کۆمەڵ و یەکگرتوو ڕێکەوتنیان لەگەڵ تورکیا و ئێران ئیمزا نەکردووە، کۆمەڵ و یەکگرتوو پێنج چالاکوان و ڕۆژنامەنووس و مامۆستای بەڕێز لە دهۆک حکم نادن لە دادگایەک 6 ساڵ بەبێ تاوان، دواتر هەڕەشیان لێ بکرێ وەکو ئاماژەی پێکرێ. کۆمەڵی ئیسلامی کوردستان بیرەنەوتی نییە و بۆری نەوتی ڕانەکێشاوە بۆ تورکیا. کۆمەڵی ئیسلامی کوردستان لەبەرەی خەڵک بووە. کۆمەڵی ئیسلامی کوردستان تەواوی ئەندامانی ئەم حیزبە تا ئێستش بەسشی برسی شەوان سەرەخەنە سەرسەرین، وەکو ئەندامانی حیزبەکانی تر خاوەنی ڤێلا و سارەی باش و حیمایە و مەعاشی باش نین. بەڕاستی ئەو کۆمەڵی ئیسلامی کوردستانە جەنابەت بە هەڵەیە چووی چاوەڕاستەکەم. لایق محەممەد نووسیوێتی سڵاو، هیوادارم بتوانن چەند درامایەکی بە سوود پەخش بکرێت. ئەوەی ئینشاڵڵا لە داهاتووە ئەگەر خوا کردی کەناڵێکی تردا بمەزرێت جگە لە کەناڵی پێیان بۆ ئەو بابەتەی کە جەنابەت باست کرد. گەشبین شێروان نووسیوێتی خوای گەورە پایدارتان بکە، یاخوا نمونەتان زۆر بێت ئینشاءڵڵا، ئێمە سوپاس دەکەین دادەگەشبین. کاک فەرمان مەرزانی نووسیوێتی براکەم ئومێدمان بەو حیزبانە نەماوە. کاک زانیار عوسمان نووسیوێتی پێم باشە ناوی حیزبەکە بگۆڕن سەرکەوتوو بن. کاک ئامانج مەجید نووسیوێتی سڵاو لێوەی بەڕێز، هیوامان وایە کۆنگرە هۆکارێک بێت بۆ زیاتر بەرەو پێشچوون و خزمەتکردنی کۆمەڵگای کوردی، پشتیوان بەخوا هەروە بێ. کاک ئەکرەم نەجم نووسیوێتی سڵاوی خواتان لێبێت، هیوای تەمەندریشتان بۆ خوازین لە کۆنگرە بۆ ئەم جارە باشە. کاک قاسم ئەحمەد نووسیوێتی کۆمەڵ هیوای چەوساوە و هەژاران بەسەرچاو. وەستا ئیسماعیل نووسیوێتی هیوام سەرکەوتنتانە ئینشاءڵڵا. کاک ئومێد ئەی نووسیوێتی خوا لێتان ڕازیە، خەڵک لێتان ڕازیە، خودای گەورەش لێتان ڕازی بێ. کاک کاوە عەبدوڕەحمان نووسیوێتی یاخوا سەرکەوتوو بن. کاک سابیر نووسیوێتی کۆمەڵە گەنجێک دابنن، گەورەکان لا بدەن. باشە، ئەچمە لای کاک مەحموود لە دووهۆکەوە. سەیدا مەحموود بوو بوو لە دەمێکە لەسەر خەتی، تۆ چۆنی باشی؟ لە خزمەتەوە. سيدي محمود هنش كمالا إسلامية كردستان الدفارة بودينان اهتمامك جرك زور دفارة بودينان دانو صافي كنال قيام الدوس بەداخەوە زۆر بەداخەوە. هیوادارم کاک مەحموود بۆی وەربگیرێتەوە، قسەکانی بە هەند وەرەگیرێ. نازانم لی تێنەگەیشتم لە بادینان کۆمەڵی ئیسلامی بایەخی پێ نەدراوە یاخود پێی دراوە، نەمزانی کامێتی. باوکی عەبدوڵڵا لە ڕانی وەرەگرن.
باوکی عەبدوڵڵا. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. زۆر سپاس دەکەم باوکی عەبدوڵڵا لە خزمەتە. الحمد لله. کاکە من پێشەچی ڕۆژبایی خۆم ئاراستەی ئەمەری کۆمەڵ و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی یەکایەک دەکەم و هیوادارم ئینشاءالله ئەم کۆنگرەیە سەرکەوتوو بێت ئینشاءالله. بەحەقەت ئەرچی کۆمەڵی ئیسلامی زۆر گران بووە هەر لە ئەوەرەوە چونکە کە دەستی داوەتە ئیشی خۆی ئیشی ویستوێتی یعنی بە ئیشێکی مسلمانانە بێت یعنی موافقی لەگەڵ شریعەتی ئیسلام و خزمەتکردن بی بە گەلی مسلمانی کورد بە هەموو خەڵکی سەرزەوی ئەگەر یعنی بە پێی توانای خۆی ئەرچیوی بە حەقەت ئەرچی پێغەمبەران عەلەیهیمسەلام کە گرتوویتە ئەستۆی جا طبعا کۆمەڵ بە توانای خۆی بەبێ پارەی خۆی بە هەموو شتی خۆی بە حەقەت ڕۆڵێکی کاریگەری هەبووە بە خزمەتکردن بە گەلی خۆی و بۆ ئۆپۆزیسیۆن بووە و دەورەشی باشی بینی و بە حەقەت بەڕووبەڕووبوونەوە لەگەڵ زاڵمەکان بە پێی توانای خۆی وەکە نەکەر مەسەلمانی کۆمەڵ و خەڵکی دیکەش شاهدی بۆ دەدات. ئەجا یەکە قسەیەکی دێستا بە حەقەت نازانم چێ بوو دەیگۆ کۆمەڵ و یەکگرتو کوردستانیان ناوێران کرد کۆمنتێک بوو بەڵێ بەڵێ ئەجا ئەو قسەمە بێهاتەوە کە قومی لوط دەیانگوت لوطی دەرکەن لەبەر چێ ئینەهم ئوناس یەتەطەهەڕون چکە ئەوانە پاکن بەحەقەت ئەو کەسانەی کە گرێی لە کۆمەڵی دەکەن یان لە یەکگرتووی دەکەن ئەوانە قومی لوطن کە پێیان وایە کە ئەوانە خەڵک وێران دەکەن ئەوان کوردستانیان وێران وەڵا گەلە بەرەوی وێرانکەن چکە ئەخلاقی فێری خەڵکی دەکەن کە دەڵێن دەسەڵاتی بابەوە لەو خەڵکەی مەکەن فەسادی بڵاو مەکەنەوە لەبەرەوەی خراپن دەنازام خەڵەڕێکەی دەچدا هەرەوەیە. بەڵێ زۆر سپاس دەکەم باوکی عەبدوڵڵا قسەکانت بە هەندۆر دەگیرین لە خزمەتین. بەڵێ سپاس باوکی عەبدوڵڵا بۆ پەیوەندیەکەت موفەق بی ئینشاءالله. ئەچمە لای مام جەوهەر لە کۆیەوە. یارە باشتۆنی هەموو کاتت باشم یارم سەرکەوتوو بن بەڵام لێرە ئەوەی ئەو شۆکە زۆر هەڵدەگری. بەڵێ یەکەمینیان ئەو کارەساتی ئەو جارێ بەسەر هەولێردا هات کارەساتێکی ناخۆش بوو. بەڵێ هیوادارم بە هەموو حزب سیاسیەکان بە دووتریکان لەگەڵ یەکدانسن ئەمنیەتی شارەکان بپارێزن. بەڵێ ئەو هەموو پێشمەرگە هێزی سەرجاری هەیە ئەتوو نەتوانی لە ساردەوری هەولێر 200 مەتر لێ دووربی بتوانی نەتوانی لەوێ سنگەری جوان لێ بدەی و ئەو خەڵکی لێدان بدەی بە ئەمانەتەوە ئەمنیەتی هەولێر بپارێزی و هەروەها هەموو سارەکان بەو خاڵی یەکەم. خاڵی دووەم چێ دۆستی کوردە چێ برای کوردە چێ لەگەڵ کوردە چێ دوا ڕۆژی کوردی دەیە وەرە با لە خۆمان بپرسن بچینەوە مێژووی سەدەها ساڵی پێش ئێستا ئایا کورد لە غەیری مەعاسات چی بەسەر هاتووە خۆشی دیوە بەدمونەچی گچکەوە بینەوە لە ساڵی شێستەکان لە کۆی 3000 بازاری کۆیە دەربەر دوکانەکانیان بەجێ دەهێشتن هەموو دۆسی ئەمنشی لێ بوو سەردەمی عەبدولسەلام عارفی باش ئەو ڕاپەڕینە جوانە بۆچی بوو ئەو هەمە سەرەت سامانەی کوردستان بۆچی بوو ئەو هەمە کوردە جوان و بەشەرەفە بۆچییە وەرە پێم بڵێ ئەو خاکە جوانەی کورد هەیتی چی هەیتی وەرە سەیری نەقشەی کوردستانی گەورە بکە بدانە چ وڵاتە گوتی کوردستانی لە هەموو ڕێیەکەوە دەوڵەمەندە ئەو بەشەرە جوانێک کە لەگەڵی دەیە ئیسلام وجدان بە ئەخلاق غیرەت پیاو سامان دەوڵەمەند بە هەموو شێوە نەترس چاو لەترس کابی لێرەوە بە کۆنگرەی کۆمەڵ دەڕێن بە تایبەتی بە کاک مەلا عەلی دەرێن چاوەکانی مادەکەم بە تەمەن لە مگستکەترە ڕێزم هەیە و هەروە ڕێزم بۆ هەموو سەرکردەکانی کوردستان هەیە یەک بەیەک بە ئەندام پەرلەمانت بە وەزیرت بەوانەی کە دانیشتین بە سەرکردە سیاسیەکان بە ڕۆشنبیرەکان بە نووسەرەکان بە شاعیرەکان بە ئەدیبەکان بە هەتی و هەژار و کەم ئەندامەوە بە هەموو پێشمەرگە و ئاسایش و هەتا دوایی کە هەموو کوردستان دەگریتەوە ڕزام وایە کۆرەوەرە دەستم دانێتان با یەک بگرین دانمونەتی گچکەوێ بنۆشەڕی ناوخۆ کەراوە سا هۆنراوام دانم یەکم دڵخۆش کرد بوو یەک بوونی کرد ئازاری دڵمان نەما ڕسوایی دژمنان بوو نەیەمما ڕەقس و سەمەس دڵیان خۆش پێ بکەنن ئاژاوە بمێنەوە
بۆمی خوێن هەڵبەستن بۆ کوردستان نەدەشێتەوە کێ هەبوو قازان بکات لەسەر مراکوژی لە غەیری دوژمنان نەبێ بۆ کوردانش خۆی نووسی بەڵام لە هەمان سەعات دەڵێم کاژوێی کوردیش حەلات ڕەسپۆرسی ماڕەش بێتەوە نازانین ئەم سەرەستی ماڵی کورد ناگرێتەوە گەر بۆ کرسی بێمانایە کوردستان گەورەترا بۆ تەمەنی غەدری ناوێ مێژی وجدان مەزنترا یەکگرتنە ڕاستی بۆ کوردان تا کوردستان ماکردکەوێ مێژی کوردمان چاوەڕوانە دەوڵەتی کورد دەرکەوێ ئەوەی دوێ لەم پەیمانە ناوی لە مێژی نامینێ نەڵێ کوردم با لە کوردستان نەمینێ کابی ئەو مەجراوەی من هەموو سەرکردەکان دەکردەوە هەموو بەرپرسەکان دەکردەوە ئیسلام یەکە قورئان یەکە خوامان یەکە پێغەمبەرمان یەکە ئەو پارچە ئەوەش کارە ساتەکە لەسەر مێژی کوردی لەسەر خەڵکی کوردستان قابی دەبی بە هەموو کات بە زووترین کات لەو کۆنگرەی بە زووترین کات بە هەموو سەرکردەکانەوە پێکەوە دانیشن لە قاعەی بەرلەمان چارەسەری کێسەکان بکەن نەهامەتی نەمینێ برسەتی نەمینێ دەربەدەری نەمینێ احترامی یەکتر پەیدا بیتەوە ئەو میلەتە دەوڵەمەندی با لەگە بەغدایە ڕێککەوین کەس وەستی من نییە ئەوە تا پلانەکەی ساڵی حەتا تورک و ئەمریکا و جەزائیر و رووسای ئێران و عێراق هەمووی بەرپرسیار بوو پیلانی گەورەی ساڵی حەتا بەدەستی دژمن شاهە سایبەتکار هێنا پیلانی ڕاوی چەند بۆ هەرچی دژمن بوو بەدارە کەسا نیان بوو ویژدان دوو لە قورئان و دوو لە سەرعەتی کوردان بوو باشە دوو بۆ چی ئەدی ئەو ڕاپەڕینە لە پێناوی چ بوو ئەی بۆ ڕاپەڕین دژمنتان دەرکرد بە هەزاران فڕخۆیان پیدا کرد لە بۆ پارە بوو یاخود بۆ کورسی کوانێ مافی کورچێری دەبەسی کەوابی گوناحە والله ئۆباڵی ئەو ملەتەی لە سەرسانی هەموو سەرکردە سیاسیەکانی کوردستانە لە سەرسانی ئەوەی کە لە ماڵێ دانیشتێ بە 100 ملیۆن و 7 ملیۆن و 10 ملیۆن و 50 ملیۆن وەردەگری ئۆباڵی ئەو فەقیر و هەزارەی لە سەرسانی هەمویانە داواکارن یەکگرتوو بن لەناو پەرلەمان چارەسەری کێشەکان بکەن با خۆمان بە دژمنان نەدەین لەگە بەغدا ڕێک بکەوین ملت مەظلومە گوناحە تەعەدای لێکرایە لە دژمن دایچکە لە لاپۆشمان تەعەدا لێکتر نەکەین زۆر سپاس خوا لەگەڵمان جەوهەر باوکی عەبدوڕەحمان لە هەولێرە وەرەوە عليك السلام ورحمة الله وبركاته. سلام الله خواهی گەورە داواکارم خواهی پەروەردگار بەردەوامتان کات و خواهی گەورە دڵسۆزتان زیاد بکات بەخشێتەوە و خواهی گەورە نمونەتان زیاد بکاتن یا الله. بەڕاستی کاک محمود لە سورەتی خەرد وایە خواهی پەروەردگار ئینسانەکانی مخاوەڵ کردیە دەفەرمێ وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. خواهی گەورە مخاوەڵی کردینە چێ دەوێت ئیمان بینیتن لەگەر کۆمەڵ ئیمانداران بیتن چێ دەوێت کوفر بکاتن بەڵام ئەوەی کوفر بکاتن چێ مەکانی دیارەکە دۆزەخە و بەڕاستی هەراسەشی زۆر گەورەشە ئینسان ئەگەر پێشی نەکرێتن دینەکە سەر بخە با دژایەتی نەکاتن لەبەرەوەی کەسانێک هەبوون لە سەرفەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمانیان پێغەمبەرینە صلی الله علیه وسلم بەڵام لەبەر دۆستەکانی کەوا دژایەتی دۆستانێکیان هەبوو دژایەتی پێغەمبەری خۆیان دەکرد صلی الله علیه وسلم کوفریان پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم خوا پەروەردگار لە یەک لە ئاەتەکان بازەکە دەفەرمێ ئای لەو ڕۆژەی کەوا کەسانێک زاڵمەکان پەنجەی خۆیان دەکرۆژن دەڵێن خۆزیە پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم بە دۆستی خۆمان نانادا بەڕاستی حیف و مخابن کەسانێک کە دەڵێن کەسانێکی هەڵگری ئاینی پیرۆزی ئیسلام پەیامی پێغەمبەر صلی الله علیه وسلم برێن ئەوانە دنیایان تێکدا یاخود کوردستانیان تێکدایە پیغمبر صلی الله علیه وسلم فرمي المرء مع من احب يوم القيامه ابرز لك او قصانا لك تبقى فكر له فرموا انا بكاته پیغمبر اخوان كذا فرمي صلى الله عليه وسلم لقيامته لقاو كسيك خوش ديتم هاي قول سركتو تانكاتو اميدش زور شي باويا كردستان يوادار مدوابنو لبجيري خزارانو دیداران. السلام علیکم و رحمة الله. وعلیکم السلام و رحمة الله و برکاته. سپاس بۆ پەیوەندیەکەت باوشی عەبدوڕەحمان لە هەولێرەوە دەچمە لای مامۆستا مەلاکەریم لە شاری سلێمانیەوە لە خزمەتە. مامۆستا مەلاکەریم فەرموو. کاکە گیان مەرحەباتان لەبێ. سەر هەردوو چاوم مەرحەبا لە جەناب. کاکە گیان من بۆ کۆنگرەکەتان ئاوێم تەوەکەلنا عەلەیک وەلا عەلا غەیرەک یا الله. إن شاء الله یا الله. ئەنجا ئەڵێم پێمەدی لەمەڵێ هەچەنەکە ئاو ملۆ بەژێنێ کە زۆر مایەوە کرد ماڵێنە. بەڵێ. بێگەی کاکە گیان. ئەنجا بۆ ئەو حکمە قەرەقۆشیە خۆی بیستوشە حکمی قەرەقۆشیە و حکمی قەرەقۆشیە. إذا حكمتم بين الناس تحكموا بالعدل. جوانە. بێگەی کاکە گیان.
ئینشەڵڵا سەرکەوتوو بوون ئینشەڵڵا خوا تۆڕێوانە دەستێنێ. سپاس دەکەین کاک مەلاکەریم زۆر مەمنون بۆ پەیوەندێکت موفق بی عاقبەت خێر بی خوا لەگەڵ خواحافظ. ئەو برادەرە کەوتی کۆمەڵ کوردستانە بەران کردووە. بەڵێ کاکە بۆ ئەوی جواب ئێمە من پێڵێم چەند بێ سەقەڵ نادێ ئەوە جوابەکەیت. دەست خۆش بێ دەست خۆش بێ سپاس کاک مەلاکەریم جان دەست خۆش بۆ پەیوەندێکت خوا لەگەڵ بێ. دایکی باڕێزە وەرەگرم لە قەڵاتزێەوە. بەڵێ دایکی باڕێزە دەستان خۆش بێ و دەستخۆشی و کەناوە جوانەشتان لێ دەکەم. زۆر زۆر سپاسە دەکەین. بەڕاستی کوردستان ئەگەر ماوە و ئەخلاق و ئەدەب و ڕێز و احترام و جێگای دڵخۆشیە بە کۆمەڵ و یەکگرتووەیە. الحەمدولله. یعنی هەر ئەوانن کە جێگەی ڕێزن هەر ئەوانن ئینشاڵڵا ئێوە بیرە نەوتان نییە بەڵام ئینشاڵڵا جێگاتان خۆشە لە قیامەت. چۆن پێغەمبەر مژدەی بەهەشتی دەدا بە ئەسحابان کە لە دنیا هیچی نەبوو بیانداتێ بەڵام ئینشاڵڵا ئێوە بەهەشتتان هەیە و کۆمەڵی ئەو پیاوە بە ڕێزانەی کە لە ناویاندایە زۆر بەڕێزتر و گەورەتر بووە کە ئێستا ناتوانم ناوی هەمویان بێنم. بەڕاستی هەر هەمووتان جێگای ڕێزن و ئێمە کە خانمی ماڵین و لە ماڵەوە هەردوو حای بەخێرتان بۆ دەکەین. بەڕاستی کەناڵی پەیام و سپێدە و کەناڵەکەی ئەوی دیکە بانگەواز و یعنی ئێمە دڵمان بەوانەوە خۆشە یعنی لە ماڵێدا بەوان ئارامی بەوان جێگای ئەدەب بڵاو دەکەنەوە بە 24 کەناڵی کە هەر ساعی شەو شتی ناشیرنن بەس ئەلحەمدولله کە ئێوە هەن ئێمە ئەو کەناڵانەمان غەزم کردووە لە ماڵەکەمان تەنانەت ئەوانمان هەموو هەر ڕەشش کردوتەوە و هەردوو حای بەخێرتان بۆ دەکەین خوا یارمەتیتاندا ئەو بیرە نەوتە و داهاتەی لە بەردەستی واندایە ئەگەر لە بەردەستی ئێوەدا بە کوردستانتان دەکردە زێڕستان ئینشاءالله لەو نەهامەتی و کۆڕۆنا و شتەشدا ئێمە ئاگادارین کە چیتان کردووە بۆ فەقیر و هەژارات تەنانەت خوشکەکەی من کە ڕۆژێکیش ئەندامێکی کۆمەڵی نەبینیوە کاتی دەنگدانەکان خەیاتی بە بەلاش دەکات دەڵە بەڵ دەنگتان بۆ کۆمەڵ بێ و دەنگتان بۆ ئیسلام بێ. من دەستی ماچەکەم خوا لێ ڕازی بێ سوپاسی ئەەکەین خوا لە هەمووتان ڕازی بێ خوا ئێوە لە ئێمە نەسێنێ ماوەتان بەهەشتە و لەگەڵ ئەسحابە و پێغەمبەراندا حەشر دەکرێن. ئامین یا رب. ئینشاءالله جێگای دڵخۆشی هەمووانن. زۆر سپاس دایکی باڕێزە زۆر زۆر مەمنوو بۆ پەیوەندێکت عاقبەت خێر بی خوشی گەورەی ئێمەی ئەچمە لای کاک سیروان لە سلێمانیەوە. السلام عليكم مامۆستا. عليك السلام ورحمة الله کاک سیروان جان. سلامت بی مامۆستا محمود جان من وەکو ئەندامێکی پارتی طبعا هیوای سەرکەوتن بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ئەخوازم بە ئومێدم تەواوی کادر و ئەو بەرپرسانەی کە لە دوای کۆنگرە ئینشاءالله سەرکەوتووە بن بە ئومێدم کە ڕۆژێ لە ڕۆژان وشەی زبر بە زمانیان هەیە دەست بە حکومەتی هەرێمی کوردستان یا دەست بە پارتی دیموکراتی کوردستان ئێوە سپایەکن لەم وڵاتە کۆمەڵی ئیسلامی تەواوی بەرنامەکانی هەمووی جێگەی ڕێز و تەقدیرە من خۆم متابعەتانەکەم دەقە بە دەقە ثانیە بە ثانیە ئیوای سەرکەوتن بۆ کۆمەڵی ئیسلامی ئەخوازم بۆ کە دەبێ بە جوانەی پەیام بەڵام داوای لێبوردنەکەم مامۆستا گیان پەیامێکم هەیە بۆ کۆمەڵی ئیسلامی کاتان لێ یەکەم بە وشەی زبر وەڵامی حکومەت و پارتیمان مەدەنەوە ئەو کەسانی کە دێنە سەرخەت بتوانن بە شێوەیەکی جوان ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان شتێکی نابەدەیەکە یا پارتی دیموکراتی کوردستان هەڵەیە بێ لە ژیانیانە پێویستە کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی باش و چالاکتر بتوانن چونکە ئێوە سپایەکن لە حکومەت و لە نیشتیمان و پارتی هیچ فەرقێک و جیاوازێکی نییە لەگەڵ حیزبەکانی تر هیوای سەرکەوتنتان بۆ خوازم لە کاتان نەگرم ئێوە بای ڕێز و تەقدیر و وەفام لە نیشتیمانەکەمان لەگەڵ ڕێز و خۆشەویستی زۆر سپاس بۆ جەنابەت کاک سیروان دەستخۆش بۆ پەیوەندێکت خوا لەگەڵ کاک حاجی عەبدوڵڵا وەرەگرم لە پێنجوێنەوە. کاک حاجی جان فەرموو. کاک حاجی عەبدوڵڵا لە تەلەفۆنەوە گوێم لێ بگرێ لە خزمەتە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك حاجي عبد الله.
جناب باشی قوربان خوا لێ ڕازی بێ زۆر باشین الحەمدولله یا ڕەبی سەرکەوتووی دنیا و قیامەت ئینشاءالله لە خزمەتان قوربان خوا سەلامەتێکە وەڵا پەیامی من بۆ کۆنگرەی ئەم جارەی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی ئەوەیە سپاس بۆ خوا کە تا ئێستا لە ناو جەماوەری کوردستانە بۆتە ڕقەمێک و بۆتە ئەوەی کە زۆرینەی گەنج و ڕۆشنبیر و پیر و هەموو جۆرە چین و توێژەکانی خەڵکی کوردستان بەڕاستی ئومێدێکیان بە کۆمەڵی ئیسلامی هەیە بۆیە پەیامی خەڵک بەڕاستی ئەمڕۆ ئەوەیە کە الحەمدولله خزمەتێکی لە بواری دین و ئەخلاقا کردووە بەڵام هێرشێکی ئەخلاقی لەسەر هەرێمی کوردستان هەیە با ئەم جارە کۆنگرا بەڕاستی جەخت لەوە بکاتۆ کە جێخاڵێکی گرنگی هەبێ چۆن بتوانێت ڕێگە بەو هێرشە ئەخلاقیە بگرێ بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ ناو ماڵەکانی هەرێمی خەڵکی کوردستان و ئینتیمای نەتەوایەتی و نیشتیمانی لەلای گەنج و خەڵکی ئەم وڵاتە نەماوە با ئەم جارە کۆنگرە جەخت لەوە بکاتەوە کە بەڕاستی گەنجانی ئەم وڵاتەی ئێمە بتوانن ئینتیمایەکی صحیحیان هەبێ نیشتیمان دۆز بن نەک نیشتیمان پەرست چونکە نیشتیمان پەرستی بەڕاستی شکستی هێنا بۆ ئەوەی کە بارێک و ناڕەحەتیەک بۆ خەڵکی کوردستان بێنێت و خاڵێکی تریش بەڕاستی ئەوەیە کە ئێمە بە خەڵکی بەتایبەتی کۆمەڵی ئیسلامی بتوانێت وەکو ئەڵێ خزمەتەکانی جیا بکاتۆ و تەنها لە چوارچێوەی بەخشینانەی هێڵێ یعنی لە چوارچێوەی بەخشینانە بێ وەکو ئەوەی کە ئێستا ئەوە هەیە با چەنەها دەستگای تر لە بەرنامەیە هەبێ بۆ ئایندە ئینشاءالله پشتیوان بەخۆ کە ئەوە زۆر گرنگە و ئەو دوو خاڵە کە بەتایبەتی ئەرزم کردن کە ئێمە بتوانین و کۆمەڵی ئیسلامی خەڵک چاوەڕێی ئەوەی لێ ئەکا بەتایبەتی مەسئلەی نەتەوایەتی و مەسئلەی گەنجان ئەوە زۆر گرنگە و چین و توێژەکانی تریش بەڕاستی هەر چاوەڕوانیان هەیە لە دیارە لەناو ئەو دوو خاڵا بەڕاستی بۆیە ئومێد دەکەم کە کۆنگرەی ئەم جارە جەختێکی تەواو لەوە بکاتەوە کە بەر بەو لایەنە ئەخلاقیە بگرێ و ئینتیمایەکی بەهێز و بەقووەتی دینی نیشتیمانی نەتەوەیی بۆ گەنجان و بۆ میلەتەکەمان هەبێ ئینشاءالله کاک حاجی زۆر سپاس بۆ جەنابەت خواگەدارت بێ خۆڵ لەگەڵ سروەخان وەرەگرم لە کەلارەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. من دەربارەی کۆنگرە قسەکەم کاکە ئێمە هەموو دەنگمان بۆ کۆمەڵە. بەڵێ. ئێمە زۆر سەربەرزین وە کۆمەڵ. الحەمدولله. ئێمە ئینشاءالله ئێوە بۆ دنیا و قیامەتمان هەن. خوا لێتان ڕازی بێ. لە دنیا ئەدۆڕێنین لە قیامەت ئەدۆڕێنین ئینشاءالله. ئێمە گشتمان هەرزاری کۆمەڵی. الحەمدولله. کۆمەڵ ئیزاعەکانی گشتی ئیزاعەی چاکی هەیە. بانگەوازە لەخوا بە زیادیە. هەموو ئیزاعەکانی گشتی بۆ خوایە لەخوا بە زیادیە. ئینشاءالله سەرکەوتوو دنیا و قیامەتەون. ئینشاءالله هەر ئێوە دەرەچن ئینشاءالله بە حەول و قەوەتی خوای گەورە. ئینشاءالله مامۆستاکانیان مامۆستای چاکە. ئەوە چاک عەلی باتیرە مامۆستا عەلی باتیرە مامۆستایە بەڕێزە خۆشمان گەرەگە گشتمان خوا لێ ڕازی بێ خوا خۆشی بێن ئینشاءالله. مامۆستاکانی هەموو مەلاکانیان مەلایەک چاکن لەخوا بە زیادی موفق بن ئینشاءالله سپاسان ئەکەین دنیا و قیامەت بن الحەمدولله ئینشاءالله هەر بۆ ئێمە بنێنن ئینشاءالله ئیزاعەکانتان هەرە بسێنێ و هەر ئیزاعەی چاک بێ و ئینشاءالله لە ئیسلام و مسلمان گشتی خێری لێ بدوینێ ئینشاءالله بە حەول و قەوەتی خوای گەورە سپاس دەکەین ئینشاءالله سەربەرز دنیا و قیامەت سەربەرز بی خۆشی بە ڕێزی ئەمەی بە حەول و قەوەتی خوای گەورە ئینشاءالله. زۆر سپاس خۆشەویستانم هەڵبەتە تۆڕی میدیایی کۆمەڵی ئیسلامی کە ئەم تۆڕەیە کە کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی بانگەواز و سۆشیال میدیاکەی و کۆمەڵک دەستگای تر وەکو دەستگای چاپ و بڵاوکردنەوە ئەگرێ لە خۆی وەکو سەربازێکی ون هەمیشە هەوڵیان داوە هەر لە بەڕێوبەرەوە تا ئاستی خواری خوارەوە لە خزمەتی تەواوی
هاوڵاتیان و خەڵکی هەرێمی کوردستان بن بەبێ جیاوازی. ئەمەش بەشێکی زۆر گرنگ و حەساسە کە کۆڵەکەی حزبێک لە ئێستەیە ڕاگەیاندنەکەیەتی ئەتوانین بڵین پەنجەمۆرێکی زۆر جوان و چاک بە شاهدی ئێوەی بەڕێز لە گۆڕەپانە سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت ئابوووریەکەش لە نێو خەڵکی کوردستانە هەیە کە ئەمە سوپاسی خۆی ئەوێ ئەلحەمدولیلا ئەو پیاوە بەڕێزانەی کە ئەم ئۆرگانە گرنگ و حەساسەیان بەدەستەوەیە سەرکەوتوو بن و خی گەورە پشتیوانی ئێمە بێ بتوانین لە داهاتووە بە هەمان ئەم نەفەسەوە ئینشاءڵڵا درێژە پێدەری ئەم ڕێبازە جوانە بین. ئەچمە لای کاک ئەحمەد لە چەمچەماڵەوە. ئەلو کاک ئەحمەد قسەی بە کۆمەڵ کرد حاڵی دوانە ئەو تەنکەرانی لە ڕێک شۆڕ تەمتەماڵەوە ڕۆ ئەو تەنکەرانی کاڕۆن ئەو دادێ بۆ چا ناکەن باشە حاڵیان جوانن بیرێنەوتەکان چاوی لێ نوکێنن تەنکەرەکان چاوی لێ نوکێنن. کاک ئەحمەد ئەم کوردە هەتا وا بێ چوار ساڵ جارێکە پەنجەی خۆمان ئەشکێنین هاومان جوانە پەنجەم وەرەکەن لە سەردەمدان خەتای کووردە بەخوا حەقێتی ئەم شتانە. بەڵێ کاک ئەحمەد گیان سەرکەوتووبی کاک ئەحمەد گیان ئەم کوردە هەموو شتێکی یاقا. باشە گیانەکەم دەست و چاوت خۆش بە بۆ پەیوەندیەکە لە بەرنامەکەتانەکە هەردوو چاوەکەم کاک ئەحمەد گیان خوارد لەگەڵ چێم لەگەڵ بوو حاجی ئەحمەد وەرەگرم لە بازیانە لەگەڵ ئەم حکومەتان. بەڵێ کاک حاجی گوێ لێمە قوربان چاکم گوێ لێتە فەرموو. ئەڵێم بۆ لە ئاستی میدیاکانتان تۆزێ بۆنی مەحارزەتان لێ بەڵام لە ئاستی حیزب و وەزیرەکانتان لەگەڵ حکومەتان بۆ نانە بەرەیگەل لەگەڵ ئەو خەڵکە فەقیرا بن لەگەڵ ئەو خەڵکە دێموچا بن. کاک حاجی بەڵێ ئێمە لەگەڵ حکومەتین لە ئاستی میدیایی هەندێک مەحارزەتان پێوە دیارە بەڵام زۆربەی سەرکردە و حیزبەکانتان لەگەڵ حکومەت و دەستباری ئەم حکومەتە ئەدەن چەندین ساڵە خۆتان باش زانن کاک حاجی کە ئەڵێن دەستباری زاڵم ئەمە زڵم لە خەڵکەوە ئێمە حەقیقەتەوە خۆشمان باش ئەیزانین ئێمە بەڕاستی لەگەڵ حکومەت نین هیچ وەزیری چشمانیە لە حکومەت هیچ پۆستی چشمان لە حکومەتان نییە بە فەرمیش دژایەتی حکومەتەکەین بۆ خۆڕاستکردنەوە خوا نەخواستە نەک بۆ کەواندنی حکومەت و خستنی حکومەت. ئێمە مەبەستمانە حکومەت خۆی ڕاستکاتەوە خۆی چاکات ئەو زوڵم و ناعەدالەتیە نەمێنێ ئەوە ئێمەین داوای ئەو شتانەکەین ئێمەین هەوڵی ئەوە دەین چاکسازی ڕیشەیی ئەنجام بدەین ناعەدالەتی و دووموچەیی و زوڵم و زۆرداری و نادادپەروەری هەڵگرین لە کوردستانە. کاک حاجی گیان ئێمە منیش هیوایەتم ئەوەیە بەڵام حیزبە ئیسلامیەکان چەندین خەڵکی هەژارە شۆ سەرجادە نەمەبینی لە هۆڵێکە کۆبوونەوە حیزبیەکەن هەزاران ئەنساری خۆتان کۆکەنەوە بەڵام نەمان بینی بێنە سەرجادەکان لەگەڵ ئەو خەڵکە با هەزاران ئەنساری خۆتان بێنە زاڵم و سەمکارانە کەسەم لە خەڵکی فەقیرەکەن ڕۆژ بە ڕۆژ شت لەسەر خەڵک گرانەکەن ڕۆژ بە ڕۆژ دەسەخەنە بینی خەڵک نازانم وەڵی کاک حاجیجان کاک حاجیجان من خۆم وەکو ئەندامێکی ئەم حیزبە کە کۆمەڵی ئیسلامیە خۆم لەسەر جادە بووم و چەندین ئەنداممان لەسەر جادە بووە لە خۆپیشاندانە بەشداریمان کردووە ڕوبەڕووی هەڕەشە و ئەنواعی شت بووینەتەوە و بریندار کراوین لە خۆپیشاندانە و کۆمەڵشتمان بەسەر هاتووە ئێمە لەگەڵ خەڵکا بووین. ئەم کەناڵی کە جەنابەت ئێستا تەشریفت هێناوە قسەی لێوە ئەەکەی ئەم کەناڵە لە خزمەتی خۆپیشاندەران بووە چەندین جار هاتوونەتە سەری ویستویانە بیسووتێنن بیشتێنن کۆمەڵشتی لەگەڵ بکەن بەڵام کۆمەڵی ئیسلامی وەڵاهی خۆی و کەناڵەکانیشی هەر لەگەڵ خەڵکا بوون و لەگەڵ ئێوەمانانە بن. سپاسە دەکەم بۆ پەیوەندەکەت کاک حاجیجان مۆفەق بی ئینشاءڵڵا لە خزمەتتان سواز بۆ پەیوەندەکەت. کاگرێبوار ئەحمەد نووسێتی خواست سەرکەوتوتان بکە ئەوە کە ئاواکەم سەیری سەعاتەکەم بابزانن کاتم تقریبا بەرەو تەوابوونە ڕوا کۆتا پەیوەندی چێە باوکی عەبدوڕەحمان وەرەگرم لە هەولێرەوە.
السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. أستاذ محمود عبد الرحمن نخبر في عبد الرحمن. كاك عبد الرحمن جان. سلامة بشير نمن دالم نحب رمل اللون الاجتماعي كصارفتي 3 كيلومتر يك حبة في شمنية. ما شاء الله. المهم نقصد برايكم بلي. بلى. خير الكلام ما قل ودل ولم يطل فيمل. بيز دار الآية مكة كان ترمو يا أيها الناس خشتاونو داريش لمدينة يا أيها الذين آمنوا. بس بوندش لي نقران يا أيها الناس مكي ويا أيها الذين آمنوا مدنيش لي نقران شتي تريش لطالبو وكل لبيب من الإشارة يفهموا خوار لغل. خوا قدارت بيك عبد الرحمن جان سپاس بۆ پەیوەندیەکەشت خی گەورە ئێمە شوێژ عاقبەت خێر بکە. خۆشەویستان و بەڕێزان لە ماوەکانی ڕابردوو لە خزمەتیەوەی ئەزیز و خۆشەویست بووین لە پێشەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی دوانگەی خەڵک. داواکارم لە خۆی پەروەردگار پشت و پەنای هەموو ئێمە و ئێوەی ئەزیز بێ لە دوعای خێر بێ بەشمان مەکەن سبەی نێو دوو سبەی کۆمەڵی ئیسلامی کۆنگرێ خۆی ئەنجامەدا هیوای سەرکەوتن بۆ ئێوەی هاوڵاتی و خۆشەویست دەخوازین لە مقابلە داواکارین هیوای سەرکەوتن بۆ ئێمەش بخوازن خوا دەست بە باڵی ئێمە شوێوەشەوە بگرین ئینشاءالله. تا ئەڵقەیەکی تریان بەرنامەی بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. السلام علیکم ورحمة الله وبركاته.